نووسینگەی لێکۆڵینەوەی فیدراڵی ئەمریکا FBI لێکۆڵینەوەی لەگەڵ هیلاری کلینتۆن کاندیدی دیموکراتەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا دەست پێ کردووە لەسەر چۆنێتی بەکارهێنانی ئیمێڵە تایبەتەکەی لەو کاتەی وەزیری دەرەوەی ئەمریکا بووە. کلینتۆن تۆمەتبار کراوە بەوەی لە ماوەی وەرگرتنی پۆستی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ساڵی 2009 تا ساڵی 2013دا زیاتر لە 1600 نامەی لە ڕێگەی ئیمێڵی تایبەتی خۆیەوە ڕەوانە کردووە کە ژمارێک لە ئیمێڵەکان زانیاری نهێنی وەزارەتەکەی لەخۆ گرتووە. ئەو کارێش بە هەڕەشە بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئەمریکا لێکدراوەتەوە. لە لێکۆڵینەوەکەی FBIدا کە ماوەی 3 کاتژمێر و 30 خولەکی خایاندووە، ژمارەیەک لە وەزیرانی ئیداری پێشووی ئەمریکا هیلاری کلینتۆنیان تۆمەتبار کردووە بەوەی گوێ نەداوە بە گرتنەبەری ڕێوشوێنی ئەمنی پێویست بۆ ناردنی نامە و ئیمێڵەکانی. ئەوە لە کاتێکدایە کە لە کۆتایی ئەم مانگەدا و لە کۆنگرەی پارتی دیموکراتدا بە فەرمی هیلاری کلینتۆن وەک کاندیدی پارتەکە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دیاری دەکرێت کە پێدەچێت ئەو دۆسیەیە ببێتە خاڵێکی بەهێز بۆ دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان تاوەک هەلێک بیقۆزێتەوە بۆ هێرشکردنە سەر هیلاری کلینتۆن. دۆناڵد ترامپ ڕایگەاند ئەوەی هیلاری کلینتۆن کردوێتی هەڵە بووە و ئەوەی بیل کلینتۆنی هاوسەریشی کردبووی گەمژانە بوو. بەپێی دوایین ڕاپرسیش هیلاری کلینتۆن لە ڕووی ئاستی جەماوەریەوە تەنیا بە جیاوازی 6 خاڵ لە پێش دۆناڵد ترامپەوەیە. لەلایەکی ترەوە جۆش ئێرنست وتەبێژی کۆشکی سپی ڕایگەیاند لێکۆڵینەوەکان بە شێوەیەکی سربەخۆ و دوور لە کۆشکی سپی و باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا بەڕێوە دەچن. لە ئێستاشدا وەزارەتی دادی ئەمریکا سەرقاڵی ئاشکراکردنی ئەوەیە کە ئایا ئەو کەم تەرخەمیەی کلینتۆن بە تاوان هەژمار دەکرێت یان نا. هەر کاتێکیش بە تاوان ئەژمارکرا ئەوە کاندیدکردنی بۆ هەڵبژاردنەکان دەکەوێتە ژێر پرسیارەوە. لە ڕووی یاساییەوە کلینتۆن هیچ گرفتێکی نییە و دەتوانێت وەک کاندیدی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەردەوام بێت. بەڵام لە ڕووی سیاسیەوە کێشەی بۆ دروست دەبێت. ئەگەریش هەیە کاتێک ببێتە سەرۆکی ئەمریکا لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکاوە متمانەی لێوەربگرێتەوە بەمەرجێک دوو لەسەر سێی ئەندامەکانی ئەنجومەنی نوێنەران لە دژی دەنگ بدەن. کاروان شێخ موحسین NRT. ISIL has continued to enjoy battlefield successes, including taking Ramadi.